يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. هەموو جیهانی ئیسلامی گۆڕی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیە پەخش بووە. بستێک لەسەر زەوی مسلمانان نییە عارەقە و زەحمەتی ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێوە دیار نەبێ. لە 124,000 سەحابە یا 114,000 10,000یان لەناو مەککە و مەدینەیان نێژران. ئەوانی تر پەخش بوون بەسەر جیهانە، هەل لە ئەفریقیاوە هەتا سین عارەقە و زەحمەت و خوێنی ئەوان ئەبینین. بۆ هەر وڵاتێک و بۆ هەر زمانێک بڕۆی شانازی ئەکەن بەوەی کە گۆڕی هەندێک لە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ هەیە. یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی کە زۆر منەتی بەسەر ئەهلی عێراقەوە هەیە بریتە لە سعدی کوڕی ئەبی وەقاص رضي الله تعالى عنه وأرضاه. سعد لە خاڵوانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆ یە جارێ خۆشەویستی دڵ دانیشتبوو لەگەڵ هاوڵانە لە پڕ سعد لە دوورەوە دەرکەوت، فەرمووی هذا خالی، ئەوە خاڵی منە، فەلیورینی امڕؤ خالەه، دەی با کەسێکی تر خاڵی خۆیان پیشان بدا. ئەم خاڵەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یەکێکە لە باشترین تیرانداز و قەناسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم کەسە گەورەیە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکە لە پاسەوانە زۆر تایبەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سعد خۆی بۆمانە گێڕێتەوە، فەرمێ زەمەنی جەهالەت بوو، خەڵک خەریکی لەهو لەعب بوون، بەڵام من خەریکی تیرەندازی و خۆ ئامادەکردن و خۆڕێکخستن بووم. وام هەستە کرد خوا دەرویەکی زۆر گەورە لە عالەم ئەکاتەوە، نابێ لەم تاریکستانیا بژین. ئەفەرمێ شەوێک خەوم بینی، لە خەومە شوێنێک زۆر تاریک بوو، هەر جارێک ئەڕۆشتم ئەکەوتم، لە پڕ مانگێکی زۆر جوانم بینی، دنیای ڕۆشن کردەوە بەرەو پیری مانکە. ڕۆشتم سێرەکەم ئیمامی ئەبوبەکر و تەلحە و زوبەیر لەوێن، بڵێ کە خەبەرم بوویەوە هەواڵی تەلحە و زوبەیر و سەیدنا ئەبوبەکرم پرسی. ئەفەرمێ کاتێکەوە ڕۆشتم سێرەکەم ئەوانە دینێکی تازەی محەممەدی هاتووە، مانگەکە حەزرەتە و ئەوانژی ئیمانیان پێهێناوە. ئەفەرمێ من یا چوارەمین یا نۆیەمین کەس بووم لەوانەی کە ئیمانم هێنا لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. تاقیکردنەوەی زۆر گەورە بەسەریا دێ. گەورەترین تاقیکردنەوەی سعد بریتێ لە تاقیکردنەوەی دایک. سعد یەکێکە لە گەنجە زۆر شەهامەت بەرزەکانی ناو مەککە، زۆر چاکەکارە لەگەڵ دایکە. کەم جاران هەبوو کە نان بخوا حتا وەکو دایکی تێر نەبێ، بە دیاریەوە ئەوەستا هەر ئەمرێکی پێ بکردای دایکی حتمەن جێبەجێ کردبوو. کاتێکەوە هەواڵی موسڵمان بوونی بڵاو بووەوە، خوای گەورە تاقی کردەوە بە قورسترین شت، ئەویش کە دایکی بوو. واللهی ئەی سعد، ئەگەر نەگەڕێتەوە سەر دینی دایک و باوکت، حتا ئەو دەقیقەی ئەمرم ئەبێ بتکەمە پەندی عەرەب، نە نان ئەخۆم، نە ئاوە خۆم، نە شانە ئەهێنم بەسەرما، حتا وەکو تۆ پەشیمان ئەبیتەوە. ئەفەرمێ بینی چەند دەقیقەیەک جارێک، چونکە ساعە لە زمانی عەرەبیە لەو زەمەنا بە معنای سەعاتێک نایەت. ئەفەرمێ هەر بینە زوو ئەچوومە خزمەتی کوڕە دایکە، پەشیمان بەرەوە کوڕە دایکە، نەم ئەزانی چی بکەم. ئەڵێ دایکیشم چەند ڕۆژێک بۆ شێوازە مایەوە، نە نانی خوارد و نە ئەو، هەموو لەحزەیە لە خزمەتیا بووم. ئەڵێ دواتر وتم واللهی دایکە، 1000 نەفست هەبێ هەر 1000ەکەی بڕوە، واللهی ناتوانم لە دینە جوانەیەکەوە ئیمانم پێهێنا واز بێنم. ئەڵێ دایکم زانی کە زۆر مصرم لەسەر ئەمە، پەشیمان بوویەوە لەوەی ئەو بڕیارەی کە دابووی، ئەو سوێنەی کە خواردبووی، کەفارەتی سوێنەکەیدا و دەستی کردەوە بە خواردن. وتی بەخوا تازە تۆ تێکچووی بە من چارەسەر نابی. ئەفەرمێ سعدی کوڕی ئەبی وەقاص یەکێکە لەو پاڵەوانانەی کە
خوا جل جلاله آيتي وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا أم آية لبرخاتي أوها تخواروا وإن جاهداك أجر دايكو باوكت جاهد بابي فاعليه لبابي مفاعليه لبابي عربية بمعناي أويك أوان هول أدن توج لدسيان رأكي واتدايكو باوكت أجر بانخوازي كفر بون بانخوازي شرك بون خرابيان لسر زويا بلاو أكردوا هوليان لقلتو يا أدابر وكفر دبرن فلا تطعهما جراليان مكة بلام وصاحبهما في الدنيا معروفة نكي خراب كاريب كي للدنيا هر أبيت شاك كاربي ولو دايكو باوك كافريش بن مشركيش بن أما بنديكي زور قوريتي يا أبو إيما إيمان دار كتشون ما ملكين لقل دايكو باوك مانا شون بنرمي شون بحليمي شون بحكيمي ما ملا لقل دايكو باوك تا أكي بوي أم آية مباركة بو بآياتي زور قورة ودرسي زور قورة للسعدة وبو إيما يكمين كسيك لبناي خواه خويني رشتوا سعدي كري أبي وقاصة لقلها ولاني بيغمر جان صلى الله عليه وسلم لشي وكاني مكان يجيان أكرد هندي مشركين هاتن زور قالتيان بيكردن فلا مريان دان أبي شستايا ودسي لكردنوا يكي كاني بريندار كر أفرمون يكمين كسك خويني كافراني الرشتبه بريتي لسعدي كري أبي وقاص وهروها أفرمون يكمين كس تيري لبناي خواه تقاندبه بريتي لسعدي كري أبي وقاص إما زور من الله كان من پرورده كين ولا سر أما فيريان كين كيك من كس تيري وشان لخدمتي دينا كيك من كس خويني خلقي رجل بيناوي دينا أبي أما فهمانا بجنج كان من بوتريته بدريته جاري كان لخدمتي بيغمر جانا أبو صلى الله عليه وآله وسلم تيري أوشان جنگي أكر جهادي أكر خوشويستي ضل دعاي بوكرت فرموي اللهم سدد رميه خواجان دسي راسك جوان شتكان ببيكي أفرمي لدواء وهيش تيركم بزاينا رشتو لدواء دعاي بيغمر صلى الله عليه وسلم فرموي خواجان وأجب دعوته هر دعايك كر جيرايك دعاك سهمين دانا خواجان وحببه إلى عباد الله أو إلى عبادك خواجان خوشويستك لا عبدكاني خوا هركز سعدي خوش بي خوشويستي خوا عبدي خوايا عبادي خوا حسابي بو أكري هر سي دعاكي بيغمر صلى الله عليه وسلم جيرابو لحقي سعادة يشيك لو كساني مشهورة لما يجوا كدعاكاني زور جيرا أبو بريتي لسعد أفرم جارك كسيك لكوفة جويني دابا إمام علي سيدنا طلحة سيدنا زبير فرمي بيدنگ با أوانا براي منن أوانا بون دينيان قيان أوانا خوشويستي بيغمر صلى الله عليه وسلم كسكش قالتي بسعد كرد وتي قالتا ما كدعاد لي أكم أوش هرب قالتوا وتي واهستكم خود لي بوتا بيغمبر النبي دسي برس كده وتي خوايا داواد لي أكم بقوري خود أم كسا شتيكي بي بنو أنا لبيش شاوي خلقي تا كز نويريد جوان بدابا أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي واشتريكي الشيت راي كل دورة وهاد بناو خلقي قرا قبي كربستري أم كسا كتاب عرزا كشتي بويا همو كاتك لناو أصحابه مشهور بويك السعد يكيك لو كسانك دعا كان يجيرا لأواخير عمره سعد كوير بو نابينابو بيانو دوتيان أي سعد بو دعانا كتشاو كانت شاك بيتو تو دعا كانت جيرايا فرمي والله شرمكم لحضوري خوايا دعا بكم بو تشاوي خوم دعاءكم بو الدين مبارز راوبي لا شتشي وصحتشي بيغمري خوا صلى الله عليه وسلم بيش أوي آياتي والله يعصمك من الناس بيت أخواره حرسي هبون حرسي زور تايبت دايك من عائشة قرأته وفرمي الشويك زور نارحت بوين دور من جيرابو زور أترسين بيغمري خوا صلى الله عليه وسلم نخوتبو زور خوي أهات فرمي خوزي كسيك أهاتو حرسياتي أقرتين على لو كاتا جمع لدنجي شمشيري براكي شراء بيغمري خوا صلى الله عليه وسلم وتي توكي وتي سعدي كري أبي وقاسم زور ضلي خوشبو فرموي ليت رجلا صالحا من أصحابي يحرسني الليلة خوزقا بياويكي صالح أمشو بارزقاري لمن أكردو من أخوتم كزاني سعدة إثر خوشويس تواء ضلي مرتاح بو خوت بإسراحات يكيق لو كسانيك بصلحاي أمة حسابك رين سعد كري أبي وقاص رضي الله تعالى عنه ابن مسعود أفرمي لا وصف سعد أفرمي سعد جاهدا مجاهدا في ذات الله تنهى لبرخوا جهادي أكرد مجاهدي أكرد بدستي بيده وماله ولسانه ودعائه
ئەفەرمێ بە دەست و زمان و ماڵ و بە دوعاکانی هەمووی جیهادی ئەکرد لە پێناوی خوا جل جلاله. سەیدنا سعد لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هیچ غەزوەیەک نەبووە کە دوا بکەوێت. لە غەزوەی بەدرەوە تاوەکو ئەو سریانەی کە خۆی بردوونی بەڕێوە لە خزمەتی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. لە زەمەنی ئیمامی ئەبوبەکر و لە حربی ڕیدەیە مشارەکە ئەکا. ئیمامی ئەبوبەکر ئەی کاتە گەورەی مدینە کاتێ خۆی مدینە بەجێ ئەهێڵێ. ئیمامی عومەر رضی الله تعالى عنه یەکێکە لەو ئەمیرانەی کەوا ئەینێرێ بۆ عێراق کاتێک کە فورس کۆبوونەوە لە جەنگی قادسیە نابێ ئێمە ئەم مێژوانەمان لەبیر چێ ئەبەدەن ئیمپراتۆریەتێکی گەورەی وەکو فورس پەلامار ئەدا بۆ عالم نیوەی عالم بەدەستیەوەیەتی. ئیمامی عومەر بە 30,000 کەسەوە ئەوێ بەرەنگاری 200,000 کەس ببێتەوە. ئەوێ لە مدینە خۆی پڕچەک کردو بچێتە دەرەوە. عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕێی لێ ئەگرێ ئەی ئیمام نابێتەوە بڕۆیتە ناو جەنگەوە، ئەگەر تۆ بشکێ هەموو عالەمی ئیسلامی ئەشکێ. ئەویش مصرە و زۆرێکیش لە هاوڵ مصرن لەسەر ئەوەی کە ئەبێ خۆیان بڕۆن. دوای عەبدوڕەحمانە فەرمێ شێرێک هەیەکەوە لە جێیەکەی خۆیان هێشتا خەوتووە با خەبەری کەینەوە بینێرین. کاتێک گاڵێش کێیە ئەو کەساڵێ سعدی کوڕی ئەبی وەقاصە هەموو ئەسحاب قەناعەتەکەن سعد باشترە. بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاص ئەنێرن. سعدی کوڕی ئەبی وەقاصە ئەو گەورەیە بەدەست ئەهێنێ بە 30,000 سەحابەوە بە 30,000 مسلمان و ئیماندارەوە جەیشێکی گەورەی 200,000 پڕچەک و تاقم و فیل تیا ئەچێ لە جەنگی قادسیە. هەر ئەوە کە لە زەمەنی ئەوە ڕۆستەم ئەکوژێ ئەو جەیشە گەورە لە ناو ئەچێ و تیا ئەچێ. بۆیە ئێمە لە عێراقا مێژوویەکی زۆر گەورەمان هەیە لەگەڵ سعدا. ئەو قائیدی گەورە بووە. هەر بۆیە سەیدنا عومەر ئەو ئەکاتە گەورە و والی و ئەمیری کوفە ئەگەرچی ئەهلی عێراق بە هیچ کەسێ ڕازی نابن تەنانەت بە سعدیش. حتا لە ڕوایەتێکە ئەفەرمێن نامەیەک ئەنێرێ بۆ ئەهلی عێراق ئەهلی عێراق خۆم ئیشم زۆر بە سعد هەیە واللهی ئیثارەکەم کە بۆتان ئەنێرم ڕێزی لێ بگرن. ئەهلی عێراق شکاتی ئەکەن کە سعدمان ناوێت لەبەرەوەی نازانێن نوێشکە. تصور کە نازانێن نوێشکە. حتا ئیمامی عومەر پێڵێ بۆ نازانی نوێشکەی؟ ئەفەرمێ واللهی ئەو نوێژەم کردو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوێتی. ڕکاتی یەکەم زۆر درێژ بووە، دووەم کورتتر بووە، دوانەکەی تریش بەقەدەر یەک بوون تەنها سوڕەی فاتیحەی تیا خوێنراوە. ئەهلی عێراق بە سعد ڕازی نەبوون. بۆیە ئیمامی عومەر ئەیفەرموو ئەگەر ئەهلی عێراق هەموو جارێک داوایان کرد تەڵەبیان کرد کە کەسێکیان بۆ بگۆڕم بۆیان ئەگۆڕم. بۆیە زۆر غەمی خوارد کاتێکەوە سعدی لەسەر عێراق لابرد. دواتریش وەسەتی کردێکێک لەو شەش کەسەی کە لە دوای من ئەبنە خەلیفەیەکیان سعدی کوڕی ئەبی وەقاصە. فەرمووی ئەگەر سعد خۆی بوو بە خەلیفە ئەوە زۆر باشە، نەبوو بە خەلیفە هەر کەسێکتان بووە خەلیفە زۆر کاری گەورەی پێ بسپێرن، چونکە من سعدم نە لەبەر تەمەڵی و نە لەبەر خیانەت و نە لەبەر هیچ شتێک لا نەبردووە لەسەر عێراق. پیاوێکی گەورە و عەزیمە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە زەمەنی فیتنەی ئومەتا سعد ئەوە هەڵ ئەبژێرێکە دوور کەوێتەوە، ئەچێتە شوێنێک بە ناوی عەقیق لە دەرەوەی مەدینە، لەوێ ئەمێنێتەوە حتا ئەو کاتەی وەفاتەکە. ئەفەرمێ بە ئەولادەکانی هیچ خەبەرێکی مسلمانانم بۆ نەهێنن ئەبەدەن کێ چی ئەکا و چۆن ئەکەن، من حەقم نییە بەسەریانەوە. نامەوێ هەواڵێک ببیستم حتا وەکو ئومەتی ئیسلامی یەک ئەگرێتەوە. لە دوای ئەوەی سەیدنا حەسەن بەیعەتی دا بە سەیدنا معاویە کە عالەمی ئیسلامی بە دوای یەک ئیمامەوە وەستانەوە، اینجا سعدی کوڕی ئەبی وەقاص هاتە دەرەوە. اینجا هاتەوە ناو کۆمەڵگا لە فتنە دوور کەوتەوە. سعدی کوڕی ئەبی وەقاص لە ساڵی 55 کۆچیە وەفاتەکە لە زەمەنی سەیدنا معاویە مەڕوانی کوڕی حەکەم نوێژی لەسەر ئەکا، خێزانەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم نوێژی لەسەر ئەکەن لە گۆڕستانی بەقیعە ئەنێژرێ. کاتێکە وەفاتەکە یەکێکە لەو هاوڵانەی کە زۆر دەوڵەمەندە. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسی زۆر فەقیری تیا بوو، کەسی زۆر دەوڵەمەندیشی تیا بوو. جارێک گەنجێک پرسیارێکی لێ کردم کە چۆن ئەبێ بۆ هاوڵە دەوڵەمەندەکان پارەی خۆیان نەئەدا بە هەژارەکان. پرسیارەکە زۆر وەجیهە. هیچ هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەقیری خۆی نەگۆڕیوەتەوە بە دەوڵەمەندی، هیچ کەسێکی دەوڵەمەندیشیان دەوڵەمەندی خۆی نەگۆڕیوەتەوە بە فەقیری. بۆیە عەشەرەی مبەشەرە 6 دانیان بە زمانی ئەمڕۆ بڵێ ملیاردێرەکانی جیهان بوون. یەکێک لەوانە سەعدە کە عەشەرەی مبەشەرەیە، یەکێکە لەو دەکەسەی کە بەسەر زەویە ئەڕۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم موژدەی بەهەشتی پێدراوە کە لە سەرمەرگا کوڕەکەی ئەگرێ بەسەری ئاڵێ واللهی ڕۆڵە ئەو بۆچی ئەگری؟ قەسەم بەخوا شوێنی خۆم لەناو بەهەشتا ئەبینم یەقینم هەیە خوا نامخاتە ناو ئاگر و ناو جەهەنەمەوە. لەگەڵ ئەوەشا کەسێکە کە 250,000 لەو کاتە درەمی زیو لە دوایەوە بەجێ ئەمێنێ لەگەڵ ماڵ و ئەمواڵێکی زۆر گەورەیە.
لەم پند و دەرسەی کە لە باسی سەعدا عەرزم کردن کۆمەڵە دەرسی زۆر گەورە وەرئەگرین ئێمە ئیماندار. یەکەمین دانە ممکنە خوا تاقیمان کاتەوە بە خۆشەویستترین شتمان، چۆن سەعدی تاقی کردەوە بە دایکی، ئێمەش ممکنە تاقی بکرێنەوە بە شتی زۆر قورس ئەبێ بەرگە بگرین لە پێناوی دینەکەمانە. دوو، ممکنە هەر یەکێک لە ئێمە خوا جەل جەلالوهو دوعاکانی گیرا بکە، ئەبێ زۆر هوشیار بێت چ دوعایەک ئەکە. زۆرمان هەن کە دوعاکانمان زۆر بچووکن، هەموو غەممان هەر دنیایە و هەر دنیا. کەمین ئەوانەی کەوە هاوار ئەەکەین و تەنها هەموو غەممان بریتە لە سەرکەوتنی دین و نەسڕەتی دین و هاوارکردن بۆ عیزەتی ئیسلام و بۆ گەورەی موسڵمانان و دوعا بۆ دەوروبەرمان نەبۆ خۆمان. ئەوە کەمن ئەو جۆرانەی کەوە هاوێنەی سەعد ڕووی نەبێ شەرم کالەوەی کە داوا بکە لە خوا جەل جەلالوهو کە کوێرەکەی خۆی چاکاتەوە، بەڵام هەمیشە دەم بە دوعا و سووریش ئەزانێت کە دوعاکانی گیرا ئەبێ. ئێمە ئیماندار بەتایبەتی ئەهلی سنەت و جەماعات نابێ بازار بەجێ بێڵن بۆ کافر و بێدین، ئەبێ لە بازارە جەنگی دینارکەن، جەنگی دۆلارکەن بە زمانی ئەمڕۆ. نابێ مەجال بدەن کە کافر و بێدین اقتصادی جیهان داگیرکە. ئەمە دەرسێکی زۆر گەورەیە بۆ ئێمە کە هاوڵان زۆرینەیان بە دەوڵەمەندی ژیان. تەسەور کە لە دەدانە لە عەشەرەی مبەشەرە شەشیان زۆرترینیان ئەوانن کە دەوڵەمەندترینن. بۆیە ئێمە ئەبێ زۆر جیاواز ئەو فکرانەی پێشتر بەڕێ بکەین. کاتێکەوە پێمان وابوو موسڵمان ئەبێ لات بێ، فەقیر بێ، هیچ نەبوو بێ. نا، ئیماندار ماڵەکەی لەناو دڵیان نییە، با ماڵی هەموو سەرزەوی لەسەر دەستی ئەما بێ، ئەبێ ئەم کاری لەسەرکە. ئێستا لە جیهانە هەموو ئەزانن ئەوە یەهود دەستی گرتووە بەسەر ماڵی جیهانە، شیعە بە خومز ئەچێ بەڕێوە، هەرچی فکرەیەکەوە جوڵە و حەرەکەیەکی هەبێ بریتێ لە اقتصاد. ئەهلی سنەت و جەماعات لەسەر سەدەقە ئەڕوا، چکە وەقفمان نەماوە کە زۆر گرنگە عالەمی ئیسلامی بیر کاتەوە لە ئەوقافەکان جارێکی تر جندویان کاتەوە. ئێستا تەنها مزگەوتەکان بۆنی وەقفی پێوە ماوە، بۆیە پەکیان ناکەوێ، دەوڵەت هەبێ یان نەبێ، حکومەت دژایەتی کە دژایەتی نەکا، پەکی ناکەوێ. بەڵام وەقفەکان لەمە زۆر گەورەترن. ئەگەر ئێمە بووینە خاوەنی دەوڵەت، خوا ئەو لطفەی لەگەڵا کردین، هەموو ئەو وەزارەتانی کە خزمەت گوزارین سەر بە وەزارەتی ئەوقافن لە دەوڵەتی ئیسلامیە، بە درێژایی مێژوو سیرکەن. هیچ کاتێک نەبوو وەزارەتی سەحە جیابێ لە دەوڵەتی ئیسلامیە، سەر بە وەزارەتی ئەوقاف بووە. لەوێەوە موسڵمانان پارەی خۆیان داناوە بۆی نەخۆشەکان چارەسەر کرێن. بەلێدیات و شارەوانی هەر هەمووی سەر بە وەزارەتی ئەوقاف بووە. تەنها 3 وەزارەتی سیادی هەبووە کە سەر بە وەزارەتی ئەوقاف نەبوو بێ، مڵکی جیاواز بووبێ. ئێمە لەوە چێ زۆر کات بیرکەنەوە باشە ئەگەر ئێمە بووینە دەوڵەتدار چۆن ئەم وەزارەتانە ڕێکخین. ئێمە یاسا و دەستوری خۆمان هەیە لە ئیسلامە، هەموو شتەکان بڕاوەتەوە. ئەم فکرانەی کە ئێستا هەیە فکرێکی غەربین، فکرە ئیسلامیەکە بەو شێوازەیە کە عالەمی ئیسلامی ئەبێ بزانێت چۆن هەنگاوەکانی ئەنێ و چۆن گرنگی بە ئەوقافەدا. ئەبەمە ئەهلی سنە و جەماعە ئەچێتە پێشەوە. ئیمامی عوثمانێک هەتا ئێستا وەقفی ماوە لەسەر زەویە، کاری پێ ئەکرێ، ئیشی پێ ئەکرێ. ئەمەیە کە ئومەتی ئیسلامی ئەوێت. بۆیە سەعد یەکێکە لە کەسە دەوڵەمەندەکان لەو کاتەشا کە لە سەرەمەرگایە تەسەورکەن ئەم کەسە زۆر دەوڵەمەندە گەورەیە لەناو مەدینەیە ئەفەرمێت خوا ئەگەر وەفاتم کرد ئەبەم عەبایەوە بمنێژن، عەبایەکی زۆر شڕۆڵەی هەیە. ئەفەرمێ ئەم عەبایە کە لە جەنگی بەدرا لە بەرما بوو زۆر زبرە، لەناو ئەما بم پێچنەوە با وەفات کەم، لەناو ئەما بمنێژن، چونکە ئەمە بۆنی بەدری پێوەیە. ئەصحابی بەدر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوانەی کە لە بەدرا مشارەکەیان کرد، خوا جەل جەلالوهو سەیری کردەوەکانی کرد، هەرچیان بکەن لە دوای بەدرەوە خوا لێیان ئەبورێ، عەفویان ئەکا، هەرچ گوناهێکیشیان کرد هەر خوا لێیان خۆشەوێ. بۆیە ئەفەرمێ لەناو ئەم عەبا زبرا بمنێژن. ئاوا سەیری دنیا ئەکا، بەڵام ئاواش دنیاداری ئەکا. لە زەمەنی فتنەیە عەزیزانم، زۆر گرنگە ئینسانی ئیماندار زەمەنی فتنە کە هات ئینسان پێی نازانێت تا فتنەکە ئەڕوا ئینجا ئەزانی. لە زەمەنی خەواریجا خەڵکێکی زۆر بوونە خەواریج، پێیان نەزانی. زەمەنی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث زۆرێک خەڵک شوێنی کەوت لە عێراقا، دوایی ئێستا لە مێژووە ئەخوێنینەوە کە چەند هەڵە بوون خەڵکەکە. لەو کاتێک کە فتنە دێ ئینسانی ئیماندار ئەبێ زۆر هوشیار بێ، زۆر چاوکراوە بێ. بۆیە جارێک هاتنە خزمەتی سەعد، پێیان وت ئەی سەعد، برازایەکی هاتە خزمەتی وتی ئەوە تا 100,000 چەکدار ئامادەن بە چەکەکانیان و حازرن بەیعەتت بدەنێ، وەرە تۆ بەیعەت وەرگرە بە خەلیفەی موسڵمانان. فەرمووی من 100,000 شمشێرم ناوێ، یەک شمشێرم ئەوێ کە لە بەرامبەر موسڵمانانە کول بێ، بۆ کافران تیژ و دڕ بێ.
ئەو شمشێرم بە تاقی تەنها بەسە ئەو شمشێرم ئەوەیە لە بەرامبەر مسلمانانە نەرم و حەلیم لە بەرامبەر کافرانە بەهێز و تند ئەوە گرنگە ئینسانی ئیماندار زمانی شمشێری فکری بەرامبەر مسلمانان نەرم بەرامبەر بە کافران ڕق و تند داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار ڕەزا و ڕەحمەتی خۆی بەسەر سەیدنا سەعد ببارێنێ یا ڕەبی خوایە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە بە سەیدنا سەعد یا ڕەبی خوایە یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە ئێمە ئەزانین ئەوانە چاوانێک بوون کە پێغەمبەری ئەن صلی الله عليه وسلم بینی بەخوا پەروەردگارە ئێمە مشتاقی چاوەکانی ئەوانین مشتاقی دیداری پێغەمبەرین صلی الله عليه وسلم دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە بەرەکەتی ئەم کەلیماتانەی کە باسمان کرد و حیاتی ئەم هاوڵە بەڕێزە کە باسمان کرد دینەکەت بەرەو بدە لە کوردستانە یا ڕەب العالەمین لە جیهانی ئیسلامیە سەرکەوتە و سەرقیادەیان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە هەموو گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهانێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهانە زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە یا ڕەبی خوایە مسلمانان یەک خستە بکە بەرەکەتی خۆت بەسەریانە دا ببارێنە دڵیان یەکخە یەک زمانیان کە یەک ماڵیان کە بەهێزیان کە بەسەر کافرانە زاڵیان کە یا ڕەب العالەمین ئیلاهی ئەم ئیماندارانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها لە مەقامی تۆیان نەبێ ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ دەیا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين كما أوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن عمر هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحم